باس لە شیرپێدانی سروشتی یا شیری دایک بە منداڵەکەی بابەتێکی هەرە گرینگە بە بەردەوامی دکتورەکان ئاماژەی ئەوەکەن لە ڕێنمایی ئەمە ئەدەن بە دایکان و باوکان کە دایکان باش شیری خۆیان بدەن تا 6 مانگێکە ماڵە شیری خۆت و بەس زۆرم قسەیمان گوێ لێ بووە خۆی تا 2 ساڵەی بەڵام ئێستا لەوانەیە ئەی لەبەر ئەگەر ناشار کار بێت شیرکەم بوون بێت بە قسەکەی ئاری ئێستا چەند مانگی سەرەتای ژیانی منداڵەکە با بە شیری دایکەکەەوە بێت بابزانین هەروایە یان درێژترە خایێنێت چەندێکی تر کۆمەڵە کێشش هەیە بۆ دایکان لەم پرۆسەیە هەندێکیان نازانن بە چ شێوازێک ئەبێ شیری خۆیان بن بە منداڵەکان خۆیان کۆمەڵک ڕێگە ئەگەر نەبەر کەواکە شیرەکان کەم بکات جا ئێمە بۆی کە لەسەر ئەم بابەتە زانیاری بە وردی پێشکەشی بێنەرانمان بکەین میواندارەتی بەڕێز مامۆستا چیمەن ساڵحمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی کۆمەڵن لەلامان ئامادە بێت بە شێوازێکی زۆر و ورد و هەروەها کردداری فێری دایکانی عزیزەکە کە چۆن بە منداڵەکانیان شیری خۆیان بدەن مامۆستا چیمەن سلااو لێ زۆر بەخێر بێت دکتۆری خوێندکاری دوتارەشەڵا دکتۆرەکەش مامۆستا چیمەن شیرپێدانی سروشتی مەبەستمانەی چییە؟ شیردانی سروشتی بەهرەیەکی خواییە خوا دایناوە بۆ بەخێوکردنی مناڵەکە ئەگەر دایکەکە بزانێت بۆ ئەوەی مناڵەکە سوودی لێ بینێ بەڕاستی چونکە ئەو دایکانی لای ئێمە لە ئەوەنەی کە فشل ئەهێنن لە شیردانی سروشتی دوایی گلەی یەکەن ئەڵە شیرم نەبوو مناڵەکە نەی خوارد یعنی هەزارەها کێشە هەیە لە شیردانی سروشتیە کە هەمووی بە شتێکی زۆر بەسیط لە بیدایەتەوە حەلەکرێ کێشانە بۆ ڕوو ئەدات کامانەیە سەرچاوەکانیان لە نەزانی دایکەکەوەیە بەتایب بەڕاستی لە برەوەی لە بیدایەتەوە فێر نەکراوە کە ئەم چۆن دەست بکا بە شیردانی سروشتی لە برەوەی ئێمە لە ڕۆژی مناڵبوونەکەوە ڕۆژی یەکەم دایکەکە ئازاری هەیە جاری وایە عملیات کراوە ئەنجا پێڵێن دەست بکە بە یان کە مناڵەکە ئەبێ لەدایک یەکسەر شیری قوتووی بۆ ئەهێنە ئەڵێن لەدایک بۆ تازە یعنی واستەکەن ئەمرێ لە برسە ئەگەر خواردنەکەی نەدرێتێ شیری و مەمەی ئەیانێ کە شیر و مەمەکەیانیا پێی ئیتر دوایی مستحیل لە مناڵەکە یعنی زۆر بە فۆرماتە وەرەگرێتەوە چونکە شیر شیرینترە سەرگۆی مەمکی قوتووەکە گەورەترە ئاسانتریە زەحمەتی کەمترە زەحمەتی تیانە لە بەرەو مناڵەکە نایخوا لە بەرە زۆر گرنگە ئێمە ینی ئێستا لەم بەرنامەیە هەدەفی من ئەوەیە کە دایکان ئەو دقەیەی کە ئەڕۆن فەحس ئەکەن کە ئەڵێسکی هەیە ئەبێ لەو کاتەوە بڕیار باکە شیری سروشتی و خۆی ڕابێنێ یعنی دایکەکە لەو کاتەیە ئەبێ حتا یعنی باشترە کەم بووکێک بکڕە یعنی لە شێوەی مناڵێک ئەگەر یەکەم مناڵی بوو خۆی ڕابێنێ لەسەرەوەی چۆنەتی شیرپێدان زائیدەن ئامادەکردنی مەمکی دایکەکەم چۆنە لە کاتی دووگیانە ئەم ئامادەکاریانە بۆ شیرپێدانی یەکەم شت لە کاتی یعنی کاتێکە دایکەکە سکیە بەس پێویستەکە لە کاتی خۆشتنە سابوون یعنی پێویست ناکە زۆر سابوون بەکاربێنرێت چونکە ئێمە زانین سابوون و هەر ماوادێکی پاکەرەوە سەرگۆی مەمک وشکە کاتەوە لە برۆ پێویست ناکە ئەها زیادە لە ئەوە بیشوە بەڵام پێویستەکە ڤازلینیان زەیتی زەیتونیا هەر ڕۆنێک کە بۆ چێش لێنان بەکارێنرێ ئەبێ ڕۆژانە ڕاضەی یعنی بسنی بە شێوەی یعنی بە شێوەیەکی دائیری بە شێوەیەکی بازنەیی شوێنە قاوەیەک یعنی هالەی مەمکەکە زائیدەن سەرگۆی مەمکەکەش هین بکرێ یعنی بشێدرێ بە شێوەیەک ئەگەر ببورن یعنی ئەمە ئێستا ئەگەر تەشبیهی بکەین ئەمە بە مەمکی دایکەکە بە مەمکی دایکەکە و بەم شێوەیەش یعنی لە سەرگۆکەوە بۆ دەرەوە بەم شێوەیە ڕاضی پێ بکە ڕۆژانە یا هەر کاتێک کە ئیشی نەبوو جاری وایە دانیشتۆ سەیری تەلەڤیزۆنێکە کاشتێک ئەمە باسی ئەو کاتاکەین کە دایکەکە منداڵەکەی بووە نەبووە هێشتا لەم کاتەیە و بە تایبەتی لە کاتێک کە نۆبەرەیەتی یەکەم مناڵە زۆر جار هەیە دایکەکان سەرگۆکەیان زۆر بچووکە لە ناوەوەیە بەم ڕاضەیە کە ئاوایی بەم شێوەیە بسڵەبت ئەها بۆ دەرەوە بە هەموو ئیتیجاهەکانە ئەمە وای لێ ئەکا سەرگۆکەم یعنی مەمکەکە نەرم ببێتەوە سەرگۆکەش بێتە دەرەوە کە ئەم مەمکە نەرم بوو بە جوانی ئیتر لە کاتی شیردانە ناقلی شێ خوێنی لێ نایە دایکان ئەزانن زۆر دایک هەیە لە ئازاری مەمکەکەی شیرەکە نایە بە مناڵەکەی یان خوێنی لێت یعنی وە ئەگاتە ئەو حەدەی کە خوێنی لێت ئەمە هەمووی هی ئەوەیە لە کاتی سکە خزمەتی نەکردووە ئەم پرۆسی ئەنجام کە ئەم پرۆسی چاورکردنە هەتا مناڵەکە ئەبێ
دایکەکە پێویستی بە شتێکی چەورکەرە ڕۆژی چەند جارەمە؟ چەند ئەتوانێ جارێک 2 جار 3 جاریش بکە یعنی هیچ کێشەی نییە ئەگەر یان حەسەب سەرگۆی مەمکی دایکەکە هەتا سەرگۆکە لەناوە بێ زیاتر پێویستی پێێتی بۆی بکابێتە دەر دوای ئەوە کە دایکەکە مناڵەکەی بوو ئیتر پێویست بە چەورکەر ناکە کە مناڵەکە شیرەکەی خوارد هەر شیرەکەی خۆی چونکە یعنی ئەبێ دایک ئەوە بزانێ شیری یەکەم کە ئەیا بە مناڵەکەی بریتێ لە ڤیتامینەکان بەس ڤیتامینێتە بۆ مناڵەکە دوای ئەوە کە خواردی دوای تۆزێک ئەنجا پرۆتینێت لە کۆتاییە چەوریەت یعنی حسابی ئەوە کراوە بەپی مناڵەکە دوای ئەوەش دایکەکە خۆی کە سەرگۆکەی یعنی شیرەکەیەتە خوارێ شیری یەکە مەڵی ئاوە وردە وردە شیرەکە بەرەو تۆخی ئەچێت دوایەوە بە شیرێکی سپی ئەبێت ئەم شیرە زۆر سپیە مانای ئەوەی کە چەوری هینەکەیە واتە بە دایک تەحمولی هەبێ کات با بە منداڵەکە بم بورانی من ئەوە ئەڵێم دایکی شیردان مانگی یەکەم یان 40 ڕۆژی یەکەم هیلاکە بەس دوای ئەوە ئەحەسێتەوە مناڵێکی تەندروست مناڵێکی زیرەک هەموو شتێکی شەڵاکە دوایی باسی شیری سروشتەکەین سوودەکانی بۆ دایکەکە و سوودەکانیش بۆ مناڵ باشە جا مامۆستا چیمەن ئێمە زۆر جار دایکان ئەڵێن لە 1-2 ڕۆژ یان لە هەفتەی سەرەتاییە کێشەی ئەم شیر پێدانیان لەبەرەوەی کە بۆ نمونە ممکن زۆر ڕق ئەبێت بە قسەکەی جەنابەت ئەبێ ببرین ئەم کێشانە چۆن چارەسەر بکرێت ئێستا دایکەکەڵێن زانیاری نەبوو نەیتوانێت لە ماوەی دووگیانی ئەم مەساجە ئەنجام بدە چار چیە بۆ ئەو کاتە؟ ئەم کاتەش لە کاتی کە مناڵەکە بوو یعنی فریانەکەوت لە کاتی سکا ئەو عیلاجانە بکات لە کاتێکا کە مناڵەکەی ئەبێ ئەو کاتەژ یعنی ئەو کاتی کە ژانی گرێ ئەبێ سەرگۆیت مەمکی چەورکە بۆ ئەوەی کە یعنی نەرم ببێتەوە دوای ئەوە کە شیری یا مناڵەکەش دانانی مناڵەکە زۆر گرنگە لەسەر سنگ لە سەرکۆشی خۆش زۆر باس لەوەش دەکرێت پاڵخستنی منداڵ و دایکەکە بەم شازە پاڵێت و بەڵێ ئەتوانێت ئەوە بەس مهم یعنی باشترین جۆرەکەی ئەوەیە کە دایکەکە بتوانێت دانیشەیان حتا بە پاڵیش کەوتبوو ئەتوانێت باڵی خۆی وەکو سەرین بەکاربێنێ یان ئەو تا سەرینێکمان هەیە ئێمە ئەم سەرینە هەر سەرینێکی ئاسایی مەرجن ئێستا لە دوکانەکانی شاهعنی هەیە بۆ کڕین هەیە تایبەتە بە شیردان بەڵام هیچ پێویست ناکدایکێک بچێ ئەتێکی گرانتر بخاتە سەرشان بەس هەر سەرینێکی ئاسایی کە بە ئاساییتیان لە سەری دانیشە یعنی ئەگەر مناڵەکە پاڵکەوت بوو ئەتوانێت باڵی وەها بخات و بەم شێوەیە مناڵەکە پاڵخا لەسەر و دایکەکە پاڵکەوتووە ئەگەر پاڵ نەکەوت بوو یعنی ئەوە بۆ ئەو دایکانی کە زیاتر جاری وایە عملیاتن یان ناتوانن بەڵام باشترین جۆرەکان ئەوەیە کە دایکەکە وەک ئێستای من دانیشت بێ لەسەر کورسی قاچی لەسەر ئەرزەکە یعنی گەشت بێ پشتی ڕێک بێ زۆر گرنگە زۆربەی جاری دایکەکان هیلاک ئەبن بە پۆزیشنی خۆیان غەڵەتە لەبەر ئەوەی ئەویان کردووە ئەم دانیشتنە پشت زۆر هیلاکەکە دائیدەن خراپە بۆ دایکەکەش ئەبێ یعنی هەوڵ بێ پشت ڕێک بێ کاتە ئەتوانێت پاڵباتەوە ئەشتوانێ لەسەر یعنی شێوەکەی خۆشی پاڵباتەوە هیچ کێشەی نییە چۆن بۆ دایکەکە ئاسانە مهم ئەوەیە پشتی نەچەمابێتەوە بۆ پێشەوە بەدەستی خۆشی ئەتوانێ یعنی نوعی گرتنی مناڵەکە چونکە سەرگرتن بۆ مناڵی تازەبوو زۆر گرنگە چونکە ملی ناتوانێت بە تەواویش لە بەڵێ بەم شێوەیە بەدەستی خۆی ئەتوانێت مناڵەکە ڕابگرێ یعنی مناڵە یان ئەو تا ئەم جۆرە سەرینەی کە هەمانە بە سەرینەکە واکا بۆ ئەوەی بتوانێت یعنی ئەگەر دایک فترێک باڵی وابێ لەوانەیە هیلاک ببێ بەڵام کە سەرینەکەی دانا بەم شێوەیە مناڵەکەی دانا ئەو کاتە هیچ عزێتی مناڵەکە باش ماڵزاچی من باسی هەندێک ڕاهێنانت کرد کە پێویستەکە دایکان قۆناغی دووجانی هەندێک ڕاهێنان بکەن هەندێک دایکیش ئەڵێ ینی منداڵەکەم ڕاهێنم بۆی کە بزانێت چۆن سەرگۆی مەمکی دایکەکە بگرێت ئەو کاتە هەیە ینی ڕاهێنانێکی لەو بۆ ئەو مەرحەلەیە بە بۆ خۆناغەبێکە منداڵەکە لە دایک مناڵەکە خۆی ڕاهێنراوە خۆی حەزرە بۆ بە سروشتیام هێنیتە بەس ئێمە یعنی دایکەکان بزانن دایکی وا هەیە کە مناڵەکە ئەکاتەوە یەکسەر مەمکەکەی سەرگۆکەی ئەخاتە دەمی کە ئەمە هەڵەیە ئەبێ سەرگۆی مەمکەکە بدرێ لە گوپی مناڵەکە کە ئەدرێ لە گوپی مناڵەکە خۆی وە ینی ڕاهێنراوە یەکسەر دەمیەکاتەوە کە دەمی کردەوە مەمکەکە بە کاملی یعنی حالەکەی چواردەوری قاوەیەکەی مەمکەکە ئەخرێتە دەمی نەک سەرگۆکە کە ئەمە خستە دەمی مناڵەکە
ئەگەر تەشبیهی بکەین ئەمە بە دەمی دایک مناڵەکە ئەگەر سەرگۆکە بێ ئاوا ئەیمژێ کە ئەیمژێ دەمی ئەخاتە بنی سەرگۆیەکەی ئەو کاتە شیر ناچێ بۆ مناڵەکە ئیتر مناڵەکە هەر ئەخوا ئەشگری شیر نەچۆ بۆی لەمەشا چییەکە ئەم زەختەی دلێوی مناڵەکە قەراخی سەرگۆی مەمکەکە ئەبچڕێنێ بۆی خوێنی لێ بەڵام کە مەمکەکان هەموو خستە دەمی مناڵەکە کە ئاواکە وەکو پەمپێک وایە لێرەوە کە دەم بە پەمپاکەیانێ شیرەکە چێتە دەمی مناڵەکە سەرگۆکەش هیچ عەزێتی پێ ناکات. حاڵەتەش هەر ڕاستە کە هەندێک دایک لەبەرەوەی ینی بەڕاستی لە کۆمەڵگەی ئەمە زۆر شتەیە بیستین ینی هەندێک دایکێ بۆی سنگیان تێک نەچێت شیری ینی نایخەنە دەی مناڵەکانێنەوە هەندێک پەمپ و بابەتی تر بەکارێنن بۆ دەرهێنانی شیر ڕاستە ئەوەش دروستە ئەوانە هیچی دروست نییە دایک خۆی کە بەرەو تەمەن ئەڕوا خۆی ئەو مادە چەوریە کە زۆر لە مەمکە هەیە کە لە گەنجێتیا لە هینەکە هەیە دوایی ئەوە خۆی ئەوە نامێنێ ئەو چەوریە نامێنێ لەبەرەوە هەستەکە کە ئەمە مەمکەکەیە یعنی شیرەکەیە وای کردووە تۆ شیرە وشکەکە باشتر نییە ئەگەر بڵێم مقارانە ناکرێ یعنی شتێک نییە مقارانە بکەی لە بینیشی تا ئێستا چەند هەوڵ دراوە چەند بەحس کراوە تا ئێستا نەتوانراوە شیرێک دروست بکرێ بیشتێتەوە سەر شیری دایک لەبەروی شیری دایک فەرقی هەیە ژەمی بەیانی لەگەڵ هی نیوەڕۆی لەگەڵ هی ئێوارەی کاتی گەرما لەگەڵ کاتی سەرما بەپی تەمەنی مناڵەکە یعنی کە مناڵەکە لە دایکە بە تایبەتی ژەکەکەی چەند ڕۆژی یەکەمی ئەم ژەکە هەمووی وەک ئیلتیهاب یعنی دژە بەکتریا و دژە هەوکردن چونکە مناڵەکەی وەکو کوتانە بڵێ یعنی ئەم مناڵە هەتا بە تەواوی یعنی لەگەڵ دنیاە ڕایەت لەگەڵ خواردنەکەیە تۆ دژە هەویشی ئەیتێ بۆ ئەوەی مەناعی بەقوت بێت چونکە مناڵ بۆی هەمۆزانین یعنی حتا بۆنی دەمی مناڵی بچووکەکەی سێرەکەی هیچ بۆنی نایە چونکە هیچ ئەو بەکتریایی کە لەگەڵ ئێمایە پێڵێن نۆرمال فلۆرا یعنی لە ناو لەشمانە هەیە ئەمە هێشتا نیەتی باش جانا مەستاشی من زۆر جارە بینین دایکان دوایە کە شیر ئەدەن دواتر دەوری سینیان تەڕ ئەبێت یاخود بۆ نمونە ئەم کێشەیە لەناو زۆرێک لە دایکانە هەیە ئەڵێن جلەکانم تەڕ ئەبێت دواتر ئەمە چۆن بکەم بۆەوەی کە دواتریش ئەگەر منداڵەکە شیریان پێدا تەعقیم بێت سینی دایکەکە خۆی دایکەکە لە کاتی ترا کە شیر نایە بە تایبەتی لە بیدایەتا کە مناڵەکە یعنی شیرەکە زۆرترە لە پێویستی مناڵەکە دایک باشە ستیانێکی گەورە بەکاربێنێ یعنی بچووک و تەسک نەبێت تۆزە گەورە بێ و ئەتوانێت پادیا هەر پارچە پەڕۆیەک لە ماڵەوە هەدی ئامادەشێ ئێستا بڵێ ئێستا یعنی دائیمەن من لەگەڵ ئەوەیان کە تۆ لە شتی ماڵەوەی خۆت یعنی بۆ ئەو کەسانی کە توانایان نییە جاری وایە تۆ پارە نییە بچیت لەرەوە بکڕی جاری وایە کاتت نییە بڕۆی لەبرەوە بە شتەکانی ناوماڵ من حەزەکەم دائیمە خەڵک ڕابێنی هەر پارچە پەڕۆیەکی پاک پارچەیە کودەری پاک ئەتوانێت ڕۆژانە پشۆرێ و لەبەر هەتاو هەڵبخرێ ئەمانە چواقە بکرێت و لەسەر لە ناوستیانەکەدا بنرێ بۆ دایکەکە یان حتا جاری وایە دایکەکە ئەچێتە دەرێ کاتێک کە مناڵەکەشی یعنی یەکەمی ئەخوات مەمکی یەکەم ئەتوانێت پەرداخێک بخاتە بەر مەمکی دووەم بۆ ئەوی ئەو شیرە بە خەسار نەڕوە چونکە ئەم شیرە حتا لە دەرەوەش ماوەی ڕۆژێک ئەتوانێت 8 سعاتێک دەخانوی شەیە هەندێک دایکە شیران زۆرە ئەتوانێت لە پەرداخێکە هەڵی بگرێ بۆ کاتێکی تریان جاری وهەیە ئەچێتە دەرەوە لە بەرەو زۆر دایکمان هەیە کە ئەچێتە دەرێ دەوامی هەیە 8 سعاتێک ئەچێتە دەرێ ئەو کاتانە ئەتوانێت شیرەکەی خۆی لە کاتەکانی کە لە ماڵەوەیە خەزنی بکە دوایی ئەگەر یعنی ماوەی 8 سعات وەکوتم لە دەرەوە ئەتوانرێ بمێنێتەوە دوای ئەوە 72 سعاتیش لە ناو سەلاجەیە ئەتوانرێ هەڵبگیرێت دوایی بەڵام نابێ گەرم بکرێتەوە ئەبێ ئاوی گەرم دابنرێ شیرەکە بخرێتە ناو ئاوە گەرمەکەەوە بۆ ئەوەی بە ئاوە گەرمەکە شیرەکە گەرم بکرێتەوە نابێ شیرەکە مباشر بخرێتە سەر ئەگەر هاوکارانمان ئەو دیمەنەمان پیشان بنەوە دیمەنی شێوازی گرتنی دەمی منداڵە بۆ مەمکی دایک کە چ شێوازەکە بوو مامۆستا چیمەنی شەرم کۆمنتێکی تری هەیە بە بۆی زیاتر ڕوون بێ لای دایکان مامۆستا چیمەن کۆمنتت چیە لەسەر ئەم دیمەنان زۆر ئێستا بەڵێ ئێستا سێکەن لە یەکەم جارە مناڵەکە بەس کە هەموو مەمکەکە ئەخاتە دەمی دایکەکە سێکەن سەرگۆی مەمکەکە چووە کوێ یەکسەر ئەم وەکو پەمپ ئەم ژێت مناڵەکە یەکسەر وەکو پەمپێک وایە
پاڵ بە پەمپەکەەوە بنی بۆ ئەوەی شیرەکە بچێتە دەمی مناڵەکە لەبەرەوە زۆر جار کە مناڵەکە ئەگری ئێستا سێکە چۆن ئەمە بە شقاوەیەکی مەمک لە نێو دەمی لە دەمی مناڵەکەیە بەڵام ئەگەر یعنی بیدایەت کە پیشانیە بەس سەرگۆکە بوو ئەو کاتە شیرەکەش ناچێتە دەمی مناڵەکە مناڵەکە هەر ئەگری دایکەکە لێ هەر شیری ئێمێ مناڵەکە هەر ئەگری و تێر ناخوان کاتە ئەو گریانە واتاوەلی نەچۆتە دەمیەوە بەڵێ ینی هەموو مەمکەکە قاوەیی مناڵەکە دایکەکە نەچۆتە دەمی مناڵەکەەوە بۆیە ئەگەر سەیری بکەن هەموو قاوەیەکە لە دەمی مناڵەکەیە چەند جوان بە ئاسانی شیرەکە ئەچێتە دەمی مناڵەکەەوە بەڵام ئەگەر سەرگۆیەکە بواە بەتەنیا هەم سەرگۆکە ئەقلیشە هەم شیریش نەچوو بۆ مناڵەکە مامۆستا چیمەن ئێمە زۆر جار ئەبینین دایکان زۆر بەپەر لە پالانێ شیر بن بە مناڵەکە لانەیە بە زۆر ئیگرێ بەدەستیەوە ئەڵێ زۆر ئیشم هەیە ئەوێ تەنیا مناڵەکە تێر بێ پرۆسەی شیرپێدانێکی تەندروستە بێت لە چ کەشێکا بێت خۆی شیرپێدان کە مناڵ یعنی خوا بۆیە ئاوایی کاتەکانیشی کاتێکی زۆری ئەوێ دایکەکە هەم وەکو ئیسراحەتێک وایە بۆ لەشی دایکەکە یعنی یەکێکە لە سوودەکانی تر کە دایکەکە ئەبێ ئەوەنە ئیسراحەت بکە لەسەر لەبەرەوەی ئەو لە پرۆسەی سکیا و لە کاتی مناڵ بوونا بەڕاستی پرۆسەیەکی هیلاکەرە بۆ دایکەکە کاتێکە ئەم پرۆسەیە ینی زۆریەت دایکەکە پێویستی بە ئیسراحەتکردنە لەبەرەوە لە کاتی شیردان ئەبێ بەڕاستی دایک بە تایبەتی چل ڕۆژی یەکەم خۆی تەرخان کە بەست تەنیا بۆ شیرپێدان یعنی ماڵە پیس ئەبێ شت ئەبێ جلە چڵکنە بێ شپرزە بێ ئەمانە هیچ نابێ گرنگ بێ بەلایەوە ئەوەی کە گرنگە بەلای دایکەکەەوە ئەبێ کە خۆی تەرخانکە بۆ شیری دایکەکە چونکە کە هەرچەند یعنی دایکەکە کە شیرەکە ئەیا بە مناڵەکە ئەبێ سەیری ناوچەوانی مناڵەکە بکە لە کاتی کە شیر ئەیە نابێت دایکێک دانیشێت بە تایبەتی ناڵم لە چل ڕۆژی یەکەمە مۆبایلێک بەدەستیەوە بێت یان سەیری تەلەڤیزۆن سەیری شتێک بکە و شیریش با بە مناڵەکە ئەبێ بەڕاستی هەست لەگەڵ شیرپێدانەکە بە تەواوی و حتا دەستی مناڵەکە ئەبێ ڕابکێشێ بیخاتە سەر سنگی یان ئەوە تا دەستی خۆی لەسەر گوپی مناڵەکە دابنێ ئەم عیلاقەی ڕۆحیە کە لە بینی مناڵەکە و دایکەکە دروستە بێت حتا بەحث کراوە ئەو مناڵانی کە شیری دایکە خۆن زیاترم دایکیان خۆشەوێ وەک لەوانەی و دایکەکەش یعنی ڕۆح خۆی خۆشەویستی دایک هەموو کاتێکە بە زۆرترە لەبەرەوەی کاتێکە لەبەرەوە یعنی من لە بەرنامەیە پێشتریش باسم کرد بەڕاستی سنگی دایک تەنکی نییە کە شیری تیا کۆ ببێتەوە نەخێر بە تەنیا ئەوەنەیە کە دایکەکە چەند سەیری مناڵەکە ئەکا ئەوەنە هۆرمۆن یەتە دەرێ ئەوەنە شیرەکە یعنی زیاتر ئەڕێژرێ ئەوەنە یارمەتی ئەوە ئەیا کە دایکەکە شیری زیاتر بێ یعنی کاتێک کە دایکێک شیری هەیە و دایکێک ئەڵێ شیرم نییە فەرقەکە لەوەیەتی ئەو دایکەی کە شیری هەیە بە ڕۆحەوە سەیری مناڵەکە ئەکا یعنی بە خۆشەویستیەوە ئەوەی کە پێڵێن تەچی سکنتوس یعنی پێستی ئەبێ پێستی دایکەکە و پێستی مناڵەکە بەریەکتری بکەوێ لەبەرەوەی کە ئەم خۆشەویستیە دروست ببێ و ئەم پەیوەندیە دروست ببێ و هەروایە مامۆستا چیمەنەڵێ مناڵەکەم زۆر بەڕەحمە باس کراوە بینیمانە وڵا لەبەرەوەی شیری خۆم شیری خۆی ئەمە هەیە قسەیەکی دروستە و ڕاستە مامۆستا چیمەن ئەگەر باسی ئەوە باسی هەندێک گرنگیت کرد گرنگی شیرپێدانی سروشتی یعنی لە ژیری منداڵ زیاد دەکات زیرێکی زیاد دەکات ئەوەی کەوتمان هەست و سۆز زیاد دەکات سوودی تری چی هەیە خۆی مناڵ یعنی ساڵی یەکەم یعنی ئێستا مناڵێک ئەوانەی کە مناڵیان هەیە بۆ ئەزانن جلی ئەم هەفتەیە بۆ هەفتەیەکی کەی نابێ یان جلی ئەم مانگە بۆ مانگێکی کە نابێ لەبەرەوەی لە خلالی گەشەیەکی خێرایە لە ساڵی یەکەمە هەر مناڵێک بە تەندروستی ساڵی یەکەمی تێپەڕان یعنی بە درێژایی ژیانی مەگەر یعنی ئاهانە خۆشی و بەرکەوتنی ژینگەیی خراپ و ئەوانەی ناڵێم بەڵام دائیمەن مناڵێکی تەندروست دەبێ لە ساڵی یەکەمە لەبەر ئەوەی شیری دایک کە ئەیدرێتە تەقیمە بە پێی پێویستی مناڵەکەیە ساردوگەرمە یعنی جێی داخە زۆر جار لە دایکەکان لە دوای 3 مانگەوە یان لە دوای 4 مانگەوە دەستێن بە شتێکی کە ئەیەن بە مناڵەکە کە ئەمە ڕێگەیەکی تەندروست نییە ئەبێ مناڵەکە گەدەی مناڵ ڕێخۆڵەی مناڵ بۆ ئەوە دروست بووە دوای 6 مانگی یەکەم یعنی کە ئەمڕۆ 6 مانگی یەکەم دروست ئەبێ تا ئەنجا مناڵەکە ئەبێ ئامادە بکرێ
بۆ خواردنێکی تری بدرێتێ لەبەر ئەوە هەتا ئەو مناڵە شەشمانی یەکەم تەواوەکە تەنانەت ئاویشی ناوێ چونکە ئاو بە پێی پێویستی ناڵم بە پێی سارد و گەرمە یعنی شیری دایک لە تەمموزە فەرقی هەیە وەک لە مانگیەکە لە شوێنێکی ساردا بێت دایک و مناڵەکە لە چ جەوێکی گەرما بن ئەوی زیاتر ئەبێ شیرەکە وەک لە کاتێک لە شوێنێکا بن کە جەوەکە هەموو بارودۆخێک ئەو شیرە خۆی ئەگونجێنێ ئەو شیرە خۆی ئەگونجێنێ زائیدەن ئەوەی تعقیمە وەکوتمان بە پێی خواردنەکە ئێمە 4 خواردنی سەرەکیمان هەیە ڤیتامینەکان پرۆتینەکان چەوریەکان ئاو ئەم چوارە بە پێی پێداویستی بە کاملی بۆ مناڵەکەی تایە دایک چی بخوات بۆەوەی کە کار بکاتە سەر شیرەکەی ڕێژەکەی زۆر جار هەیە جێداخە دایکەکان مەسەڵەن لەو کاتەیە بەشی 2 کەس دەخۆنەڵێ لە بروی من بەشی 2 کەسە دایکەکە پێویستی نییە بە 2 کەس بخوا هەندێک لە پرۆتینەکان و ئاو لە بەرەوەی ئاوێکی زۆر لە لعنی لە لەشی مناڵەکە لە لەشی دایکەکە دەرەچێت بۆ مناڵەکە ئەو میزەی کە مناڵەکە ئیکا هەمووی یعنی شیرە لە لەشی دایکەکە دەرچۆ لە بەرەوە پێویستی بە پرۆتینێکی زیاترە یعنی کاتێک کە دایکەکە ئەنجا هەمە فرسەتێکی باشی شە بۆ دایک وەکو ڕێجیمێک وایە کە یعنی دایک پێی زەعیف ببێ لەو کاتەیە ئەگەر بیاوێ بەڵام ناڵێم ڕێژەی پرۆتینەکان میوەکان زۆر زۆر باشە ئاو یعنی هەوڵ با دایکەکەش ئەو کاتانە یعنی شتی ماڵەوە هەوڵ با زیاتر بخوا شتی زۆر پاک و ئەوانە وەلەو یعنی ئەگەر دایکەکە هەر شتێک بێ ئەم تەسفیا بێ بۆ مناڵەکە بەس دایکەکە خۆی بۆ ئەوەی نەخۆش نەکەوێت لەم کاتانەیە لە دوای 6 مانگ ئەنجا دایکەکە ئەبێ بیر بکاتەوە هەفتەی 1 خواردن زیاد بکا بۆ مناڵەکەی دایکی وا هەیە بۆ منە سیرم خواردەوە پیازم خواردووە هەست دەکەم بۆنی شیرەکە گۆڕیان منداڵەکە لانەیە کەمتر بیخوا ئەمانە بەڕاستی کاریگەری هەیە بەڵێ بەڕاستی کاریگەریە چونکە دایکەکە کە ئەیخوات هەر شتێک ئەخوا لەبەر ئەوە زۆر گرنگە دایک لە هەفتەی یەکەمە کاتێک کە مناڵەکە ئەبێ هەرچێکی بەرێ یعنی حتا شیرێکی تاڵیشتی بەرێ مناڵ ڕایەت لەسەری چی بدرێتی ئەوەیە لەبەرەوە زۆر گرنگە لە هەفتەی یەکەمە دایکەکە هەموو جۆرە خواردنەکان بخوا یعنی ساوەر بخوا برنج بخوا سیر بخوا پیاز بخوا ئەو خواردنانی کە یعنی سەوزەکان کە تامیان هەیە ئەمانە هەمووی بخوا بۆ ئەوی مناڵەکە پێی ڕابێ هەم مەعیدەی پێی ڕایەت هەم بە تامەکان ڕایەت بەس مناڵێک ئەمری بۆ بە مانگێک تا ئێستا دایکەکە سیری نەخواردووە جارێک کە سیرەکە خوا تامەکە ماوەتە چیمە من 2 پرسیارم هەیە و دوو ڕوونکردنەوەیان لەسەر پرسیارەکانم یعنی زۆر باسی دایکەکەین ڕۆڵی باوک چیە لە شیر پێدانی سروشتی ئەمە زۆر گرنگە بیزانی ینی باوک تێبگات ینی زۆر جار ئێمە گرفتیەوەمان هەیە و پیا و دەڵێن 6 مانگ ئاو نەدرێ بە منداڵ ڕەنگە ئێمە تێگەیشتنمان بەرامبەر بە شیر پێدانی سروشتی هەڵە بێ ینی وەکو پیاکڵم لە بەڕێژەیش ڕای قسە ناکەین قەت ڕێژەیی پرسیارێکی ترم لەسەرەوە بوو کە کاتی شیرپێدان هات چەندە باستان کرد تۆزێک یعنی زۆر جار دەوترێت پێشخە و بەیانیان لە خەو هەڵدەسێ یان زۆر جار دەبێت دایک نیوە شەو هەستێ شیربا بە منداڵی کۆرپا کاتەکان چۆن چۆنین کاتی بۆ نییە کاتی بۆ لەبەرەوە بە پێی پێداویستی مناڵەکە ئەگری خۆی بۆ 2 هۆکار مناڵەگری هۆکارێکی کە برسیەتی داوای شیرەکە هۆکاری دووەم هۆگری دایکێتی یعنی هەست بە تەنیاییەکە زۆر جار هەبووە مناڵ گریاوە کە بەس دایکەکە وتیتی ئێوە هاتم مناڵەکە بێدەنگ بووە بەس لەبەرەوەی هەستی بە ئەمان کردووە کاتێک کە مناڵ لە باوەشی دایکەیە ئەبێ هەست بە ئەمانەکە هەتا فترێکی زۆر مناڵ هەست ناکە 2 بەش 2 کەسن و هەستەکە لەگەڵ دایکی یەکێکە پارچەیەکە لە ئەو لەبەر ئەوە زۆر گرنگە کە دایکەکە ئەو کاتانە و کە یعنی لە هەموو کاتەکان نزیکی خۆی بیخەوێنێ دانێ کە مناڵەکە گریا بەوە نییە یعنی زۆر جار هەبوو ئەڵێ 2 سەعات جارێ شیر بە مناڵەکە نەخێت لە شیری دایکە ئەمە نییە کەی مناڵەکە پێویستی بوو ئەبێ شیری بدرێتێ لەبەر ئەوە ئێستا یعنی ئەڵێ هەموو کەسێک یونیکە یعنی تەنیایە کەسێکی تری وەک ئەم مناڵە نییە نابێ یعنی 2-3 کەس وەکو یەک وابێ لەبەر مناڵەکە کەی پێویستی بە شیرەکەی دایکی بوو کەی مەمکیویست ئەبێ بیدرێتێ هەتا مەمکەکەش بمژرێ دایکەکە شیری زیاتر ڕۆڵی باوکەی دەست پێکە ڕۆڵی باوک لە کاتی کە وتم فەحسی دایکەکە فەحسەکە و کە ئەڵێسکی هەیە ئەو کاتە ڕۆڵی باوکیش دەست پێکە یعنی ڕۆڵی باوک لە تشجیعکردنی دایکەکە حتا زۆر جار هەیە لە پەیاکردنی ئەو چەوریە بۆی لە یارمەتیدانی بۆی لە دابینکردنی کاتەکان بۆی لە بیرخستنەوەی کاتەکان بۆی لە کاتی مناڵیشە زۆر جارێ بەداخەوە لە لای ئێمە ئەگەر باوکێک
یعنی ئەو شتانە بکە زۆر نزیک بێتەوە لە دایکەکە زۆر جار هەیە یعنی ئەها کەلیماتی سیر یعنی کە ئەوانە هەمووی ئەخرێتە بابی تونند و تیژیەوە کەن ئەگەر دایکەکە پێی بڵێ هاوکاریەکەم بکە بەڕاستی باوکی ئێمە گوناحە تەمەتوع لە یعنی وەلو ئێستا باشترە یعنی جاران تەمەتوعی بە مناڵەکە نەئەکرد عیب بووە یعنی بێتە لای کاتی شیردانەکە عیب بۆ لە لای بۆ بەڵام بەڕاستی ڕۆڵی باوک دەست پێکە لە ڕاگررتنی مناڵەکە لە یارمەتیدانی دایکەکە لەو کاتەیە کە دایکەکە خەریکی ئیشە شتێکی کە هەبی ئیشەکە بێ باوکەکە بیکە تەشجیعی دایکەکە بکە ئافرینێکی چۆن منداڵەکە پێویستی بەو سۆز و خۆشەویستی دایکە دایکیش پێویستی بە سۆز و خۆشەویستی هاوسەری بەرامبەرێت دایکەکەش هەست بکات کە باوکەکە لەگەڵ ئەمایە خۆی سۆز و خۆشەویستی هەیە لەبەرەوە لە ئێستاوە ئەڵێن بە دایکان هەر کاتێکیش کە تۆ دڵت تەنگە کە ئەگریت کە هەموو کاتێک لەو کاتانە هەوڵ مێشیر بی بە مناڵەکە چونکە ئەو سۆز و هەستەی تۆ بۆ مناڵەکەش ئەگوازرێتەوە لەبەرەوە هەست لەو کاتێک کە دڵت تەنگە دڵی خۆت خۆش بکە دەموچاوت پشۆ یعنی مەسەرەن حتا ئەتوانرێ مۆسیقایەک بەکاربێنرێ لە کاتی شیردانە مۆسیقایەک بخرێتە سەری قسەیەکی خۆش بکرێ چونکە یعنی بۆچی ئەڵێم ڕۆڵی دایک زۆر گرنگە ڕۆڵی باوک زۆر گرنگە حاڵەتێکمان هەیە پێڵێن بیبی بلوز یعنی ڕەشببینی دوای مناڵ بوون یعنی کە دایک لەبەرەوەی جستەی زۆر هیلاکە خێنی زۆر لەبەر ڕۆشتووە ئازارێکی زۆری چەشتووە دوای ئەوە مناڵەکە شتێکی تازەیە یەتە ژیانی تو نازانێ بەخێوکردنی شەو ئەبێ هەستێتەوە لە چەند جارێک شیر بۆ مناڵەکە ئەو پێشتر هەر ئێوارە خەوتووە هەتا بەیانی ئێستا ئەبێت چەند جارێک ئەستێتەوە لەبەرەوە تووشی ئەو ڕەشببینیە ئەبێ لە کاتێکا کە باوکەکە سەپۆرتی دایکەکە ئەکا کە پێی ئەزانێ ئەڵێ من هەست بە ئازارەکانی تۆ ئەەکەم یعنی حتا ئەگەر هەستیشی پێنەکە دڵی بۆ دەربڕێ بڵێ حتاعنی ئەگەر بکرێت کە سوکارێکیش یعنی لەو کاتانەیە کە لە ماڵەکەیا بن هاوکاری دایکەکە بکە ئەمە شتێکی زۆر باشە بەڵام جێی داخە مداخلە نەکەن یعنی ئەو نەڵێ لەبەر ئەو لە ئێستاوە من بە دایکانەڵێ مناڵ هەتا دایک شیرەکەی بۆیەت مناڵ نامرێ لە برسا پێویستی بە هیچ شتێک نییە بەس پێویستی بەوەیە هێشتا وێڵاشەکە لەسکی دایکەکە ناتۆتە دەرێ ئەبێ مناڵەکە بخرێتە سەر بەسی دایک بۆ ئەوەی هەتا مناڵەکە بیمژێت ئەوە نەزواتر تەحفیزی شیری دایکەکە ئەبێت بێتە دەرێ سپاس بە تۆ خۆش بۆ ئێوەش تەوەرێکی زۆر گرنگ و بە هیوای مەسعودیش ئەبێت ئەوە دڵنیاشم کە باوکان و دایکانی مەسعودیان لەم تەوەرەوەرگری دووبارە سپاس بۆ ئامادەبوون